بەڕێزان و خۆشەویستان ئازیزانی کەناڵی ئاسمانی کەرکووک بینەرانی بەرنامەی شەوچەرە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ هاوکارانم جارێکی تر بە دیدەنی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی شەوچەرە. شەوچەری ئەم شەومان بە هەمان شەوانی پێشووتر کۆمەڵێک لە بڕگەی جوان لە بڕگەی هونەری وێژەیی کولتوری هەمە ڕەنگ بۆ ئێوەمان ئامادە کردووە. سەرەتا ئەچینە لای دەنگە خۆشەکەی ئەو هونەرمەندەی کە ساڵانێک بوو وەکو بلبول ئەیجریواند. ئەوە کێ بوو؟ کوا بەهارم و نازە نازە و منی شاعیر ئای لە دەنگە خۆشەکەی عەلی زەنگەنە. ئەم شەو عەلی زەنگەنە بەرنامەکەمان ئەڕازێنێتەوە بە دەنگە خۆشەکەی. لەوێ دەچینە دەنگە زوڵاڵەکەی شەعرە خۆشەکانی کاکە نەجات زامدار. ئەم شەو دێوەخانەکەمان بە شعری جوان ئەڕازێنێتەوە. دوایی گوزەرێکەکەین بە نێو یاری کڵاوێن و بەسەرهاتی خۆش و مەتەڵی کوردەواری و زۆری تریش. بێگومان ئێوە شایانی زیاتر و زیاترن. ئومێد دەکەم بڕگەکانی ئەمڕۆی بەرنامەی شەوچەرە بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ و ئەچمە لای میوانەکانم بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرە و بە ناوی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکەوە ئەچمە لای میوانەکانم پیانەڵێم زۆر بەخێر بێن لە هەر کیۆکە و هاتوونە ماندوونە بن بەخێر بێن. سەرەتای لە میوانەکانم لە کاک عوسمانەوە دەسی پێکەم. کاک عوسمان گیان ئەو مایکە بگرە ماندوو نەبی زۆر بەخێربی بۆ بەرنامەی شەوچەرە. زۆر سپاس دەستخۆش بێ سوپاسانەکەم پێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە بەرنامەی شەوژرا بەشداریەکەم لەگەڵ بەڕێستانە. هەر بژی بە قوربان. کاک عوسمان هەر بۆ خۆی کە ئەوترێ شەوچەرە کۆمەڵێک یادەوەریمان دێتەوە یاد. بێگومان بەڕێزت بەپی تەمەنش یادەوەریت هەیە لەگەڵ ئەم جۆرە دانیشتانە. بۆم باس کە شەوچەری جاران بڕگەکانی چۆن دانیشتن چی بوو ئەو شتانی لە ناو شەوچەرە ئەگوزەرە. شەوچەرە زۆرە بەڵام بە تایبەتی ئێمە وەکو مانجی ڕەمەزان باسەکەین دینە سەر باسی ڕەمەزان و شەوچەرەی ڕەمەزان و دانیشتنی کۆمەڵگای کوردەواری ئێمە چۆن هاتووە چۆنمان بینیوە و پێش ئێمەش چۆن دەستیان پێ کردووە چۆن بەڕێیان کردووە. پێشەکی سوپاسانەکەم سوپاسی کەناڵی ئاسمانی کەرکووکەکەم و بەڕێستان هیوادارم ئەم بەرنامەیە یەکەم نەبێ و ئاخیریش نەبێ و بەردەوامی هەبێ و دەستخۆشیتان دێکەم و سوپاسی ئەو برادەرانەکەم لە پشتی کامێرە و ستافێکی جوان و دەستخۆشیتان دێکەم. شەوچەرای مانجی ڕەمەزانی پیرۆز دیارە مانجی ڕەمەزان بەرەکەت و مایە و پیتی خۆی هەیە مانجی پیرۆزی بسڵمانانە لە جیهانە و بە تایبەتی گەلەکەمان گەلی کورد. جوانە دەسەکانت خۆش بێ سپاس بۆ هەموو ئەو زانیارێنی بەڵام هاوڕێکانت یانوت بە سەرهاتی خۆشی لایە ئەجا نازام ئەم شەو شتێکمان نە هەر ئێستا گەر بە سەرهاتێکمان پێشکەشکی فەرموو چیتان بۆ بژێڕمەوە وەکو چۆن یعنی بە سەرهاتێکی کۆمیدی نوکتەیەک ئیتر مەتەڵەیە شتێک. ئەگەر لێم قبولکن برادێکم نوکتەیەکی بەسەرهاتە بوو نوکتەکە حەقیقی بوو بەس وەک نوکتەیەک ئەیژێڕینەوە. فەرموو. خاڵۆی نەخۆش بوو لە خەستەخانە جەڵدە لێدا بوو گەورە لێ خۆش بێ ئەمری خوای کرد ڕەوانی شاد بێ. ئەوش لەگەڵ خاڵۆی هەر ڕفاقەتیە برادریە بووکو و دوو برادر گاڵتەیانە کرد زیات ڕێویانە کرد بەسە بە قسەکردن و ئەوانە خاڵۆی تەبانەی شێرا مشتێکیوت بەس ئەو ئەڕۆی لەگەڵ ڕۆی بەیدان خۆش بوو وتی خاڵۆم زۆر نەخۆش بوو مش تر دیستراحەتم ناکرد لە ماڵەوە چوم لایە مامەوە خۆم ئەوت بڕۆ کاکە دووشەوە لێرە من ناتوانم خاڵم جێبێت. بەڵێ وتی دوو پیلیپینی هەبوو هەم هینەکان تۆ بڵێ پیلیپینی بڵێ کارگوزارەکانی نەخۆش هەر لێرە کارگوزارن بەس ئەوان نەخۆش بوون لە خەستەخانەکە نیپاڵی وتی دوو نیپاڵی لێ بوو نیپاڵەکانە زۆر ڕەش و ئەوە بن و نەخۆشش بوون زۆر بێ خزمەت بوون لە خەستانە وتی مش یارمەتیان بەدا و تۆزێ هاوکاریان مەکرد بە زەین پیاناتەوە ئەوانش برادێکی زۆر تۆخیان لەگە مناگرد بوو ماوەیەک درێژەی کێشە خەستخانە وتی وەڵا لە پڕەوتیان ئەرەوەڵا نەخۆشەکان ڕازی خراوە ڕاکە بەدا دکتۆر و ئەوە یا بێ و بڕۆ بابەت تەواو مرد
وتی ئێمەشتر شەپەرزە بووین تاڵ شەپەرزەبوونی دکتۆر هاتووە هەمووی کۆبنەوە جیازیان لێدا بەو کارەبەکەی خستیان لەبنە وتی هاتەوە وەشخۆیتی هاتەوە وەشخۆیتی ئێمەش لە حیبەتە ڕامان کرد دیاری ئەوە سەرمان بردە دیاری وتی بۆچی ئەو دوونی پاڵێش لەگەڵ منەیەکیان نەمدی و چەندێک ئەو سەریان لێناوەتە دیاری دی خاڵشم چای کردەوە وتی الله خوامە الله خوامە پێغەمبەر پێشەوامە پێغەمبەرمە ئەچی ئافرەتی بسڵمانە خوشکمە ئەچی پیاوە برامە وتی تەواو لەسەر خاڵۆ باشی خاڵۆ باشی وتی خاڵۆی الله خوامە زیاتر یەکەوتی تۆزە خاڵۆ لە خۆیان مردووە و ئەمە مەلایکاتۆ تسەری وتی مستم خاڵۆ من تۆ بزانم تۆ حاڵت خراپ بووی زە تۆ وا گۆڕایی وتی ئەیوانە چی لەم ناونەوەتە وتم بابە من نەخۆشم باوسەکانلایەنم برد وتی کورە ماڵەتی خۆتش بڕۆرە تۆشم نایە دەستەکانت خۆش بێ هەر بژی کاکسمان گیانیەخوا هەموو بەسەرهاتەکانت هەروە خۆشی بێ ئەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاک عەلی زەنگەنە کاک عەلی گیان زۆر بەخێر بێی شەوچەرەکەمانت ئاوادان کردەوە هەر بەو مایکە قسە بکە فەرموو شەوچەرەکەمانت ئاوادان کردەوە زۆر بەخێر بێی سەرەتا پەیامی خۆت بگێنە لە بەرنامەی شەوچەرە و دوایی گفتوگوی هونەریەکەین پێکەوە پێشەکەیتان سپاسانەکەم بۆ پەیوەندیتان پێمەوە بۆ ئەوەی بەشداری بکەم لەم بەرنمەیە بە تایبەتی جەنابەت یعنی ڕێزێ بۆ جەنابەت حەزم بەشداری بکەم لەم ئەم بەرنمەیە بۆ هەم لە ئەرشیفی تەلەڤیزیۆنی کەرکووک بمێنێتەوە بۆ ئێمە شانازیەکە لەگەڵ جەنابتادانشین کاک عەلی هەروەها پیرۆزبایی لە هەموو گەلی عێراق و تایبەتی کوردستانەکەم بە بۆنەی مانجی ڕەمەزانەوە هیوادارم هەموو ماڵێ پڕڕسق و بەرەکەت بێ بۆ هەموو هەژاران و ڕەمەزانێکی خۆش و پڕ ئاوات هەموو ئاواتمان بێتە دی ئینشاءڵڵە. بەڵێ کاک عەلی گیان ئاشکرایە هەر بۆ خۆی ئەوە ناوێکە کە ئەڵێن عەلی زەنگەنە ئیتر عەلی زەنگەنە بۆ خۆی ناوە کەسێکیش نییە بڵین لەم شارە یادەوەری لەگەڵ گۆرانەکانت نەبێ زیاتر لە 50 ساڵ خزمەتکردن لە باری هونەری بەڵام ئەمەوێ لەوێ دەستی پێ بکەین ئایا تەمسیلی مەرەزە سەرەتایەک بوو بۆ عەلی زەنگەنە یا پێش مەرەزە هەوڵی هونەریت هەبوو بەڵام مەرەزە هەوڵەکەی دەرخستی تر بەڵێ قسێ جوانە یانی من ڕاستی پێش مەرەزە قوتابی بووم ئەو کاتانە بەیان 11,000 درابوو لە هەموو شوێنەکان ئاهەنگە کرا بە تایبەتی لە متەوەسەی ئیمام قاسمە بوو لە ئیمام قاسم من و حەمەڕە و فوانە ئەو کاتانە لەسەر شانۆکان هەرچەندە گەورەش نەبوو تەمەمان بەڵام گۆرانەکان زۆر ئاهەنگەکان بەشداریمانە کرد بەڵام تەمسیلی مەرەزە من ئاگام لێ نەبوو کۆمەڵی هونەر وێژەی لقی کەرکووک ئەو کاک جەلیل زەنگەنە و جیاد دڵپاک و عەلی کەریمەوانە یادیان بەخێر کاک جەلیل زەنگەنە تقریبان جیرانمان بوو زانی دەنگم نەختێ بە ساعدە وشتانە ڕۆژێ هات وتی کاکە دەورێکەیە ئەبێ وەرەگریت وتم چییە وتی گۆرانی بێژی ماڵی ئاغایە وتم وەڵڵی کاکە بۆ لە شوێ وتی ئەبێ بچینە بەغا وتم وەڵی من مناڵێکم ناتوانم ئیترەوە بوو کاک جەلیل هات بۆ ماڵمان بۆ لای باوکم وتی کاکە ئەمە دەنگی خۆشە یەک مەقتەعێک کەمشە بەڵامە بێ لەگەڵمان بێ بۆ بەغا ئەخوتێ و مناڵە وتی کاکە وەک من وەک برای گەورەی سێرەکەم و ئیتر باوکشمەوە بۆ ڕازی بوو تر لەو تەمسیلی مەرەزاوە یەکەم کاری هونەریم بوو ساڵی 73 بوو تقریبا دەنگدانەوەی زۆر باشیشی هەبوو کاتی خۆی کاک عەلی گیان گفتوگۆی هونەریمان زۆرە بێ بەڵام با ئێستا بچینە لای منی شاعیر منی شاعیرێکێکە لەو گۆرانیانەی بە حەقەت شانازیە یعنی ئەوەی خاوەنە و گۆرانەیە بێ هەموو تاکێکیشمان لە کەرکووک وەکو بینەر یادگاریمان لەگەڵ ئەو گۆرانەیە بەڵام سەرەتا ئەمێ پرسیارێ بکەم ئەمە ئاواز و هۆنراوەی ئەم گۆرانەیە کێیە و دوای ئەو کلیپەشتان کرد مناڵێکی بچوو کچێکت لەگەڵا بوو ئەوە وەڵا ئەو کچە ڕاستەکەی ئەوە لە ڕەوزەیەک بوو کچێ جوان بوو ئیتر شتەکە جەوەکەم ویستم شاعری بێ ئەو ناڵەش بین لەگەڵدای لەگەڵ مۆمێکە ئەو کاتە بۆ ئەو کاتەوا بوو بەڵام شعرەکەی هی خۆمە ئاوازەکەش یاری خۆمە ماشاءالله ئاواز هۆنراوەی خۆتە بەڵێ بەڵێ لە کاک عەلی گیان بە هەر بە تامی ئەو کاتە بچینە لای منی شاعیر ئینشاءالله فەرموو بەقڕ شاعر شعرك أنا
وشا هموي درايا چونك شعرم هربو توبو تجبدو وشا من درايا تجبدو وشا من درايا شاعر شاو دناليني إلهامي شعر متوراوا شعر ده كام بقربانك لا دوريتو سرشوا هو أو عشقي كبيشات بوم استبرقان وجونا هو عشقي كبيشات بوم استبرقان وجونا شادوم استبرقان بوشونا هو عشقي كبي شادوم استبرقان بوشونا شوتي رام كز اسوتي بنجا كانم بينوس ناقري او عشقي ولد المايا كز اسوتي هرجيز نامري بالا ماشي كروجي بي مومي تمام لانوي هالكري بالا ماشي كروجي بي مومي تمام لانوي هالكري مني شاعر شعرك انا وشا همو درايان چونك شعرم هربو توبو تجبدو وشا من درايان تجبدو وشا من درايان دەستەکانت خۆش بێ کاک عەلی گیان بەڕاستی
کۆمەڵێ زۆر یادەوەریت هێناینەوە بیر دەنگشن ماشەڵڵا لە چاو جاران هەر نەگۆڕاوە بێت چاوانی بێ گۆڕاوە هەر نەخۆش یاخوامیشە ساغ و سەلامت بی هەر بژی کاک عەلیگیان المهم بەخۆشی ئەم برادرانە هاتوونە ئێمە هەم چاوپێکەوتنێ لەگەڵ ئەم برادرانەیە بەم ڕەمەزانە شەوچرەیەکی خۆشە بێ ئینشاءڵڵا یادەوەرێکی کۆن وەک خۆ ئەم گۆرانیانە هیوادارم بێتەوە یادیان برادران شەمەی بەڕێزن بەڕاستی شەوچرەیەکی خۆشە و دەست خۆش دەستیەوەش خۆش بێ کاک عەلیگیان هەر بۆ خۆی دانیشتن لەگەڵ بەڕێز تا شانازیە دەست خۆش بێ عەزیزەکەم ئازیزان و خۆشەویستان درێژە بە بەرنامەکەمانە دەین و هەر لە درێژەی میوانەکانمان پێشەوەی بچمە لای میوانەکان میوانی خنجیلانەی زۆر ئازیزمان لەگەڵایە با بزانم ناوی چییە؟ ناوت چییە؟ ئازیز هەر ماشەڵڵا ناوی ئازیزە و خۆشی ئازیزە ئازیز خان جلە کوردیەکەت زۆر جوانەوە شاڵێک شت کردووەتە بانیەوە ماشەڵڵات لێبێ حەزت لە جل کوردیە؟ زۆر حەزت لێتی؟ ئەوە قەدت چییە؟ ئەمە شاڵە ئەمە چی ئەمانی کردو؟ نیلی ئاوە لیرەیە ماشەئەڵڵا لیرەکانت زۆر جوانە ئێدە باشە سڵاوێکمان بۆ بکە ئاها سڵاوێک سڵاوتان لێبێ ئای دەسەکان سڵاو لە تۆش ئازیز خان زۆر بەخێربی بۆ بەرنامەکان میوانی خنجیلانە دوای ئەچینە لای کاک سڵاح باوایی کاک سڵاح گیان ماندوو نەبی زۆر بەخێربی بۆ بەرنامەی شەوچەرە زۆر سوپاس بۆ ئێوە دەستخۆشتان یەکەم کاک سڵاح گیان ئەکید ئێستا جیاوازێکی زۆر هەیە لە نێوان خۆ ئامادەکردن بۆ شەوچرە و بە تایبەتی بۆ مانگی ڕەمەزان لەگەڵ زمانی کۆنا زمانی کە بەڕێزت ڕەنگ بێ ئەو کاتە لاوی گەنجبی ئێستا خەڵکەکە ئامادەکاریەکان چۆن گۆڕاوە بۆ جاران مەسەڵەن پەیوەندی کۆمەڵایەتەکان باشتر بوو خەڵک زیاتر خۆی ئامادە ئەکرد بۆ مانگی ڕەمەزان بۆ ئێستا ئەو شتانە هەستەکەی کاڵەوە بووە بەڵێ تاکید وایە زۆر سوپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان کەناڵی کەرکووک بەڕاستی کەناڵێکی تاکە کەناڵە لە کەرکووکە هەموو دانیشتوانی کەرکووک هەمومان دڵمان پێی خۆشە بەڕاستی هاوکارێکە بۆ لێدانی دڵی کوردی کەرکووک زۆر سوپاس بۆ میوانە بەڕێزەکان و زۆر سوپاس بۆ کاکە عەلی و کاکە شاعیرمان کاک نەجات زەنگنە زۆر سوپاس بۆ ستافی پشتی کامیرە و هەمووتان دەستخۆشتان لێکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزان ئەم مانگە پیرۆزە و خۆشەویستە پیرۆزبایی لە هەموو جیهانەکەین مانگی ڕەمەزان پیرۆزەکەین بەڕاستی مانگێکی زۆر دیاریە بەرچاوە خۆشەویستە لای هەمووانی موسڵمانان زۆر سوپاس بۆ ئێوەش پێشتر مانگی ڕەمەزان ئێستا فەرقی هەیە زۆر فەرقی هەیە ئێستا لەوانەیە بڵێم بە بۆنەی پێشکەوتنی هەموو جیهانەوە نەکارین گۆڕاوە گۆڕانکاریەکان پێشتر ئێمە بەڕاستی لەوانەیە لە دەرەوەی کەرکووک بێتمان و لە لادێ بوێتمان مانگی ڕەمەزان کە ئەهات ئەبوایە خەڵکی ئەو گوندە خەڵک یەکتریان ئاگادار کردایە بۆ بەیانیانی پارچە هەڵسان بۆ ئێوارانی کە ئاگادارکردنەوەی بۆ ڕۆژشکاندن اینجا لە تەپڵ و تەنەگەیانیانی زوو لە گەڕەکەکانە لە لادێ بە تەپڵ و بە تەنەگە و بەوە خەڵکیان ئاگادار دەکردەوە ئێمە ئێوارانیش عینەن تەپڵ هەبوو کاتی ڕۆژشکاندن بە ڕەحمەت بە حاجی محەممەدێکمان هەبوو پێشەوەجا قڵایەکی گەورە ناو گوندەکە بوو دەڤەری ئێوە بەکو خەرە حەسەن ئێمە گوندی باوە خەڵکی باوای لێمە قڵایەکمان هەبوو ناوڕاست دێکا چووە سەر قەڵاکە ئەو خەڵکە بە ڕۆژوو بوو زۆر کاتەکەوتە هاوینەوە پەرێشان بوو ئێواران سەیری دەست ئەوێکە کەی دەست بەرزەکاتەوە لە تەپڵەکەی بدا هەموو لە دێکەوە دیار بوو ناو دێک اینجا کاک سەڵاح قسەکەت بە شەکر ببڕم گوایە وا باو بووە لە کۆتایی مانگی ڕەمەزانە بەرەو جەژنە ئەو کەسانی کە تەپڵیان نەکوتاویان تەنەگەیە دیارێکیان پیانەدا لای ئێوەش ئەوە هەبوو بڵێ کە ئەوانەی بەوەرکە هەڵەسان خەڵک بە هینی خۆی دیارێکی بۆی داناگیترە گەر بە هەر شێوەیە بێ کاتی خۆی دیارەکان چی بوو یان مقدارێکی لە پارە بوو یان گەرموجۆ بوو ساوەر و بەدەستیەوە بەڵام ئێستا نەخێر ئێستا بە بۆنەی
شتە پێشکەوتوەکان وەکو کەناڵەکان وەکو مۆبایل و مناڵێم کارەبایش نەبوو باسیەکەم ئەی دوای ئەوەی دەستی بەرزەکرەوە ڕۆژۆکەتانشکان ئیتر دوای فتار و نانخواردنوانە ئەچوونەوە دێوە خانجارێتریان کۆ بوونەوە دوای ئەوەی کە ڕۆژۆشکا دوای ئەوانە نوێژ و شتیوە ئاکراوتەرە حوشتیوا تەواوە بوو خەڵکی تر جێگایەک هەبووە شەوانی لە شوێنێ جێگای لەو هەر گودێ وایە هەر دێ لا دێ وایە هەر شوێنێ جێگایەک هەبوو وەکو کابراایەکی پیا و چاکێ پیا و لەوانەیە دەستڕۆتر بێ لە هەنێکیان دێوخانێکی هەبوو خەڵکی ئەو ناو وەکو خێزانێ وابوو کاتی خۆی با پێ بڵێ ئاکۆ بنەوە لە یاکە بە قسەی خۆش و بە مەقام و بە ئیتر شەوچەرە ئاکرا شەوچەرەکان شەو بەیەکەوە هەموو بە یەک ئەبراڕێ ئەو شەوانە کاک سەلاح ئێستا لە هەموو شتێکە پێشکەوتن هەیە لە جۆری ئۆتۆمبیل و خواردن و جلوبەرگ و بەس من شەوانە ئاها میوانم دێ وەک بە ڕێستان دانیشتوونە ئەو پرسیاریان ئاراستاکەم هەموو یەک وەڵام مەداتەوە هەست ناکەی هەر جاران خۆشتر بوو پەیوەندی کۆمەڵایەتیەکان مرتاحتر بوو لە زۆر ڕۆوە جاران زۆر باشتر بوو لە زۆر ڕۆ یەک تۆ ئەزانی چێە هاوکە پێویستی بە هاوکاری هەیە یعنی ئەزانی پێش هاوکاری کێ پێویستی پێەیە ئێستا لەوانەیە بڵێم باش و خراو لەوانەیە تێکرااو بوو بێگە بە شخصی نەیناستەوە نازانی کۆمەڵی خەڵ ڕوتێکە لەوانەیە وا بڵێم تۆ نایناسی خۆی باتە ڕادێ کە هیچی نەبێ بەڵام نەخێر شەهەیەتی و بە زۆر بە زیادیشەوە خەڵکێکی شەیە نیەتی ڕەنگە لە ڕووینەیە خۆی دەرکات و کە بتوانی هاوکارێکی بەڵام ئەو کاتانە دیار بوو لە زانی ئەوە کە پێویستی بە هەنی هاوکاریەیە لە ڕووی با بڵێم دیانەتشەوە لەوانەیە بڵێم خەڵک زۆر دڵساف و زۆر تێکراوەکە بە هەموو شێوەیەک لە دیانەتەوە نزیک بوو دەستەکانت خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت کاک سەلاح گیان جارێکی ترمان دوو نەبی زۆر بەخێربی بۆ بەرنامەی شەوچرە زۆر سپاس بۆ ئێوەش ئینشاڵڵا ئێوەش یاریدەری ئەو نەریدە کۆنانە ئابن و هەربژی بە قوربان تازا بێتەوە لایەوە ئیشاءڵڵا نابێ شتانە ئیشاءڵڵا دەستەکانت خۆش بێ ئەگەر و مایکە لە تەنیشتەوە بچینە لای خات و فریال خات و گیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی شەوچرە ئێستا بەڕێزت ئەمێ وەکو ئافرەتێک بێگومان هاتنی مانگی ڕەمەزان و بۆ خۆی بەرنامەی شەوچرە کۆمەڵێک ئەرک ئەکەوتە سەر ئافرەت بە تایبەتی لە دوای بیستی ڕەمەزانەوە ئیتر ئافرەت دەستی پێکرد ئامادەکاریەکانی جەژن وەکو کولیچە و ئیتر ناوکونۆک و ئەو شتانە هەندێک لەو شتانم بۆ باسکە لە دەڤەری ئێوە چیتانە کرد چۆن خۆتان ئامادا کرد پێشەکی دەستخۆشیتان یەکەم بۆم بەرنامە جوانە وەڵی تر پێشەوە دە ڕۆژ پێش جەژن تر کولیچەمان دروستە کرد تقریبا تا پارشێو دوای ئەبرا بۆ فڕنی دەرەوە جاران ئەم تەباغ و شتانە کەس نەیبوو لە دەرە لە فڕن تا بەیانی خەڵک بە خۆشی و دراوسێ و اینجا چۆنێتی دروستکردنەکە وەک دەستە خوشک وانە ئەو گەڕەکە هەمووی لێک ماڵێک کۆ ئەبوونەوە و گەڕەکار شەوی بۆ ماڵێک کولیچیان دروستە کرد ئیتر کۆ ئەبوونەوە شەوان دوای ئیفتاریش کۆ ئەبوونەوە لە ماڵێکە بڵێن لە گەڕەکێکە یەک ماڵ تەلڤیزیۆنی هەبوایە تر هەمووی لەوێ کۆ ئەبوونەوە ژنان دانیشتن قسەی خۆشیانە کرد و ئیتر تەکبیریانە کرد چی بکەن بۆ جەژن چۆن خۆیان ئامادەکەن و دەستەکانت خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت خات و فریالمان دوو نەبی جارێکی تر ئەگەر مایکەکە لای خۆ دەبچینە لای کاک شەهاب گیان زۆر بەخێر بێ سپاس دەکەم سپاسیەوەش دەکەم دەستان خۆش بێ بۆ بە ئامادەکردنی ئەم بەرنامە پێشکی بە بۆنێ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لەسەر جەم مسلمانانی جیهان و بە تایبەتی شاری کەرکووکەکەم هیوادارم ئەم مانگی پڕخۆشی و خۆشی بەرەکەت بێ بۆ هەموو خەڵکی مسلمانی شاری کەرکووک بە تایبەتی و دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە بۆ زیندوکردنەوەی کە لە پوری کوردەواری خۆمان کە ڕەنگە تا ئێستا تا حەدێک کاڵ بێتەوە بەڵام ئامادەکردنی ئەم جۆرە بەرنامەیە هاندەرێکە بۆی ئەو کەلەپورە زیندوو بێتەوە کاک شەهاب گیان جارێکی ترمان دوو نەبی بەخێر بێتەوە سپاس دەکەم سەرچاو سەرسەر کاک عەلی گیان ئەگەڕێمەوە لای جەنابەت پێشەوەی بچینە لای بەرهەمی دووەم
ئێوە کۆمەڵێک لەو هونەرمەندانی ئەتوانین بڵێن هونەرمەندانی جیلی ئاڵتونی ئیتر ئەگەر جەنابەت یان هونەرمەند حەسەن غەریب هونەرمەند نۆڤەر مەحێدین کاک حەمەڕۆف کەرکووکی ئەمانی کە هاوتەمەنی ئێوەن نەوەیەک لەگەڵ گۆرانەکان ئێوە گەورە بوو ئێستا ئەو نەوەیە هەرماون و تابع و مۆرکی ئەو گۆرانیانیان ئەوێ هەست ناکەی وەستاننی ئێوە بۆ شایەک لای ئەو جۆگرانە دروستەکە ئەوانە زەوق و سەلیقەیەکی هەشتاونەوەتەکانن ئەیانەیە چکە ئامادەکردنی گۆرانی لای ئەم چەند ناوەی کە ئێستا ناوم هێنا دەستبردنتان بۆ شعر و ئاوازەکان جیاوازە لەگەڵ ئەو گەنجانی کە ڕەنگبی ئێستا تازە پێگەن باشە وەستاننی ئێوە هەر بۆ خۆی بۆ شایەک لای ئەو کەسانە دروست ناکات وەڵای ڕاستەکەی قسەکە جوانەوە نەک بۆ شای لای ئەوان بۆ شایە لای ژیانی هونەری خۆشمان دروستەکە بەڵام ئێمە ئەو کاتانی ئەو گۆرانیانەمانەکە خۆ دەزانی تەکلیفەی گۆرانی زۆر نەبوو یعنی ئەو شتە نەبوو کەواتۆ پارێکی زۆر سەرفکەی بۆی گۆرانی تۆمەڕکەی هەست و نستی ئێمە ژیا بوو لەگەڵ ئەو گۆرانیانە شعر و زۆر احتمامان ئەدایە شعر بەڕاستی ئەو کاتانە چکە تا ئێستاکی ئەوانەی ماوە لە جۆی خەڵکە ئەو شعرانەیە ئەو ملۆدە جوانانەیە ئابڵێ بەڵام ڕاوەستانی ئێمەش بەڕاستی ڕەنگە زۆری هونەرمەندانەوانەی بوون هونە سەبەبەکەی مادی بێ خۆت دەزانی سە گۆرانیە چە خۆت شارەزا یعنی 50 وەرەقە 60 وەرەقەی بەلای کەم بێ هەر گۆرانی 600 وەرەقە یعنی ئێمە توانای ئەومان نەمایتر ڕاوەستانمان ئەوەیە مەسەلەکە یعنی بەڕاستی خۆت بچیتە بەس ستۆدیۆکەی 15 وەرەقە بەس تەسجیلێکی بێت میلۆدیەکەی بەس ڕەنگە ئەمە سەبەبیشی ڕئیسیش بێ ڕاستە و دووەم سەبەبش ڕەنگە ئێمالی خۆشمان هەبێت یعنی هەچ کەسە و زروفی هینی تایبەتی خۆیە بێت ڕاست یاخوا هەمیشە تەمەند درێژ و تەندروست باش و هەمیشەش بمێنین کاری جوانتان لێ ببینین کاک عەلیگیان ئێستا با بچینە بەرهەمێکی هۆمایۆنی مامۆستا عەلی مەردان بە دەنگی بەڕێزت فەرموو بە قوربان قەستامە خۆم جاریش بەدەست تۆ بێ ئەی خۆم چەند جارم وێ قەستامە خۆم جاریش بەدەست تۆ بێ ئەی خۆم چەند خۆشەویستی تۆ لەڵام چەند خۆشەویستی تۆ لەڵام ئەی نازەنین شیرین کەلام ئەی نازەنین شیرین کەلام با قسەی خۆش بمهێنا جۆش بمکە سەرخۆش چەند جارم وێ
مواد بضلي بعار بس يا يتر مقرا ضلدار سنزور مواد بضلي بعار بس يا يدير مقرا ضلدار آخري أوات كانت صار آخري أوات كانت صار عالم جينات أكابزار عالم جينات أكابزار مقري بازار ودوريا مقرا دلدار سنجار دەستەکانت خۆش بێ کاک عەلی گیان گۆرانیەکی زۆر خۆش جۆش خۆشت بەخشیە شەرچەکەمان یاخوا هەمیشە ساغ و سەلامەت بێ حیاتەکەم پیری آخر شەڕ ئەلا ئەی پیری آخر شەڕ ڕئیسی قەوم و سەرخێڵی هەتاکەی غافڵ و مەستی لەسەر تەخت و قەراوێڵی شەوی گەنجی نەما هەستە سەیری کە ئاوێنە ئەڵێ ئەی پیری نازیرەک هەتاکەی خوی جاهێڵی هەتا ماوی عیلاجی کۆشەی ڕێگای قیامەتکە چ لازم ماڵ و موڵکت بۆ کوڕی ئەحمەق بەجێبێڵی شەوێ پیری وتی سابر جوانی بێوەفا ڕۆیی وتم تۆش ئاخری عمرم ئەبێ ڕۆژێ بەجێم بێڵی سڵاو لە شاعیری گەورەی گەلەکەمان سابری خۆشەویستان و ئازیزانم شەوچەری ئەم شەومان بە هەمان شێوەی شەوانی ڕابردوو میوانداری شاعیرێکی خامەڕەنگین و ئازیزمان کردووە ئەویش کاکە نەجات زامدارە چمە لای کاک نەجات و وەڵێم کاک نەجات گیان ماندوو نەبی زۆر بە خێربی بۆ بەرنامەی شەوچەرە زۆر سپاس بۆ بەڕێستان دیارە من وەک دەستپێک سوپاسێکی بێپایانم بۆ بەڕێستێ بۆم بەسەرکردنەوەی و سوپاسی تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی کەرکووک لە پرزگەوە تا هەموو کارمەندەکانی چاوتان ماچەکەم دەستی ماندووبوونتان نەکوشم و دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەوەی کە تاکە کەناڵە توانی وێتی بەم چەشنە کللتوری کوردی بپارێزی و زیینوی بکاتەوە دووبارە سپاس بۆ بەڕێزت خۆڵای دڵمەوە سپاسەتەکە خۆشەویست و ئازیزێمەی کاک نەجاتیان کاک نەجات پێشەوەی بڕۆینە لای شعرەکان بە دەنگی جەنابەت مەبەسمە هەندێک گفتوگوی وێژەی پێکەوە بکەین ئاشکرایە جەنابەت چەند بەرهەمێکی چاپکراوت هەیە و شاعیری وت و لای زۆر کەسیش ناسراوی کاتەکەم سوود لە وەرەگرم بچمە ناو پرسیارێکی زۆر ئەوەوە جەنابەت سەرقاڵی کتێبێکی بە ناوی خۆشەویستی بەڵام زۆر مەودا فراوان قۆڵ دوور مەودا بوو خۆشەویستی ڕقنا سپاس طبعا سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە من خەریکی لێکۆڵینەوەیەکم لەسەر خۆشەویستی خۆشەویستی بەوە تاقۆڵەکەی بە چونکە فراوانەکەی خۆشەویستی چییە چونکە ئێستا ئێمە ئەگەر باسی خۆشەویستی بکەین وا وێ ناکراوە وا باس کراوە لە لای خەڵکی پێی وایە بینی ڕەگەزی نێرومەیە بەڵام لە بین دوو ڕەگەزا لە بین دوو ڕەگەزا کۆکراوەتەوە چونکە بۆ ئەم سوورەیە وا پیشانی خەڵکی دراوە وا پیشانی خەڵکی دراوە کە خۆشەویستی تەنها لە بین ڕەگەزی نێرومەیە من
قوڵتر دیارە خۆت ئاگداری چەندجارێ پەیوەندیمە بە ڕێزیشتەوە کردو سپاس بۆ دووبارە سپاس بۆ ماندووبوون کە لەگەڵ خۆمان ماندوو دەکەم من وەکو بەحسێ وەکو لێکۆڵینەوە تەواوی چمکەکان دیارە قورسیشە سەرچاوم زۆر کەم دەسەکەوە چونکە لە بوارە فەلسەفیەکە کەم باس کراوە و لە بواری ئامە گشتگیرە کەم باسی خۆشەویستی کراوە زیاتر باسی عەشق و ئەوین و دڵداری بەڵام من لە ڕۆوە مرۆڤایەتێکەوە یعنی ئەزانیم بۆیە لە لای من گرنگ بوو چونکە من ناخم پڕ بووە لە خۆشەویستی لە بوون لە زات لە دروست بوون هەموو ئەمانە ئەزانی من ئەڵێم خۆشەویستی خوایە یعنی ڕەنگە ئێستا ئەمە خەڵک بە شێوازێکی تر تێبگات چونکە خۆشەویستی ئەوەیە کە تۆ خۆشت ئەوێ ئەوەی خوای خۆشەوی خوا خۆشەویستیە ئەوەی دایکی خۆشەوی خۆشەویستی دایکێتی یعنی بمانە قوڵەکەی بۆی زۆر لەسەری نەڕۆین ئەوە کتێبێک کە دام ناوە ئیشەڵا ئەگەر بێتە بەرهەم من پێشکەشی هەموو لایەکەم بەیوان بتوانم خزمەتێ بکەم لەو بوارەشە زۆر کەم باسکراوە بە کورسی من سەرچاوەکانم دەسەکەوێ بۆیە پەنام بردوتە سەر کۆمەڵەشت وەکو قورئان و وەکو فەلسەفە و وەکو ئەو چمکانە ئیشەڵا بتوانم زۆرێکی جوانی لێ دەرەچێت زۆر ماندوومی کاک نەجاتگیان کەشوهای نووسین لە شاعیرێک و بۆ شاعیرێکی تر جیاوازە خێزان ڕۆڵی هەیە یعنی کاریگەری خێزان ڕۆڵی هەیە لەسەر نووسینی شاعیر یان شاعیری تر ئەمە بەهرەیەکە و خۆی بەتاڵەکاتەوە خۆی تەفریغەکاتەوە لە شعر ئەزانی پرسیارەکەت بە کورتی وەڵام بەمەوە خێزان بۆ خۆی هەم بەهرەیە هەم ڕێگرە یعنی خێزان و ماڵ ئەو جێگایە ئەو شوێنەیە کە تۆ ئەگەر توانی تیا بەختەوەربی تیا ئارامبی تیا دروست ئەبی نەتوانی تیا بەختەوەربی تیا ئارامبی ئەڕوخی باش بۆ نەجات زامدار کامەیانە وەڵاهی سوپاس بۆ خوا دروست بووم دروست بووم نەک ئەوەی کە بڵێم دروست بووم هەوڵەدەم دروست بم هەوڵەدەم ببمە مای ئەوەی کە بتوانم خزمەت بکەم چونکە یەکێک لە زانکان ئەڵێ تۆ ئەگەر نتوانی خزمەت بکەی کەواتە بوونت نییە چونکە دوو جۆر وەکو بەڕێستیش ئاگداری دوو جۆر مرۆڤ لە دوو جۆرە ئەژی هەیە زینووە هەیە ئەژی ئینسان کە نەیتوانی خزمەتکە ئەوە زینووە کە خزمەتی کرد ئەژی بیزەبت دەست خۆش بێ کاک نەجاتگیان هەکبەکەت زۆری تێدایە و منیش تێر ناخۆم لە گفتوگۆ بەڵام بۆ تامەزرۆی میوانەکانم با بچینە لای چەند پارچە شعری بە دەنگی بەڕێز بە سەرچاو لە خزمەتان فەرموو بە قوربان مەغریب کە مەغریب هات تەمی پەنجەرەکەت بسڕە پەردەی ژوورەکەت لابەرە و لەتلەتیکە و بیدڕا چونکە ئێستاش من وەک جاران دێم بۆ پیاسەی لای ئێواران دەرگای حەوشەکەت واڵاکە تو خوددا با دڵوا هەست نەکە تۆ ڕۆیشتووی با لە خەیاڵ خۆی دەرنەکە من ئێستاکە بۆ سەبووری ئەو پەنجەرەیەشی کە بەم بە تاسەوە لێڕوانم خەمی دڵی پێدەر ئەەکەم باوانەکەم ئازیزی دڵ مەهێڵە پەنجەرەکە تەم بکە باوەکو تۆ دڵڕق نەبێ و ڕوخسارتم لێون بکە گشت مەغریبێ من ئەوەندە دێم و ئەچم هەتا ئاوی چۆکم دادێ و شەکەت ئەبم بەرەو ماڵی چۆڵم ئەچم ئەم پەیامەت بۆ نێرم من بەبایە لەسەر پشتی گەڵایە گەڵای ڕەنگزەردی پاییز کە وەک ڕوخسار و تەمەنم وایە نامەیەکم لە باخچەی ژین بۆ داناوی کە هاتیەوە دڵم وەکو ئەو ساوایە بۆم نووسیوی هەتاکو تۆ لە خۆپەرستی و نەفامی دەیتەوە من ئەچم سەفەرێکی پیری یەکەم زۆر بە هیوام لە نیوەی ڕێ بیت و پێما بگەیتەوە تکا دەکەم شیرینەکەم نەبی بەمۆم بۆ هەوەس باز بتوێیتەوە هیوادارم ترسی خوددا بێتە دڵت و خیانەتت بیرچێتەوە
ئای بە هیوام کە پێم بگەی لە نیوێ ڕێی ئەم سەفەرم ئاواتخوازم ئازیزەکەم لێم تێبگەی ئەگەر هاتوو بڕیارتدا کە بیتەوە بەجێی دڵۆپە فرمێسکەکان ماوەرە خێراوەرە ونم ناکەی چونکە بەنیازم هەر لەوێ لەو سەفەرەم کوخێکی مەرگ بکڕم کراسی ژیان فڕێ بدەم لەتی کەم و بیدڕم دڵنیا بە ئەمە دوایین بڕیارمە گەرزوونەیەی دەرگای کوخت لێدا ئاخەم چەند هاوارکەی من وەڵامت نادەمەوە بارگە و بنەم لەوێ ئەخەم بە تەنهایی و یادی تۆوە لەوێژین بەڵام هیچ وەڵامت بۆ نانێرم ئەوەندەت ئازار پێداوم بە ویژدانت و خودای گەورەت ئەسپێرم بەڵێ ڕاستە کە چیا بووی بەڵام بۆ من بێنەسار بووی شیرینی ژینت لێ سەندم تۆ بۆ گەروم ژەهری تاڵ بووی سپاس دەستەکانت خۆش بێ کاک نەجات گیان شعرێکی زۆر زۆر جوان هەستەکەم ئەو شعرە تەنها بە دەست و بە بیرکردنەوە نەنووسرا هەستەکەم بە هەموو گیانتەوە تەفاعولت لەگەڵ یا کردا ئەزانی من شعرم خۆشەوێ ڕاستە هەموو کتێبەکەی من تەنها شاعیرنی من ڕۆژنامە نووسم امتیاز و سەرنووسەری گۆڤارێکم گۆڤاری ئاتی و لەگەڵەوەشا لە بوارەکانی تریشیان نووسم قەتیس نەبوومە لە شعرا بەڵام کاتێک کە شعرە نووسم حەزەکەم لە ڕۆحمەوە بینووسم یعنی ئاوێتە بێ لەگەڵ دڵ و ڕۆحمە بۆی بگاتە خوێنەر تۆش ئاوێتی لەگەڵ ڕۆح ئێمە باشە ئەوە بە دەرفەتێکی زانم ئەو پرسیارت لێ بکەم باسی گۆڤار و ڕۆژنامە و چاپکرا و ئەوانت کرد با لای بینەرانیش ئاشناوێت جەنابەت چەند کتێبی چاپ کراوت هەیە و ئەوانە ساڵی چەند چاپت کردو برای جان من 5 کتێبم چاپ کردووە لە ساڵی 2010 یەکەم کتێبم چاپ کردووە یارە من پێشتر لە 2000ەوە ئەنووسم بەڵام لە 2010 چاپم کرد 5 کتێبمەیە لە بازاڕایە بە ناوی بۆ بێدەنجی دڵی پڕازار سوورەگوڵی ئەوینێکی ئەفسانە عاشقی گەڕبووم جوانە ئەم 5 سێشم ئێستا ئامادەیە بۆ چاپ ئەوانەی شیعر نییە دانەیەکیان ڕۆمانە ئەوەی تریشان لەسەر لێکۆڵینە بەحسێکە لەسەر خۆشەویستی وەکو باسمان کرد لەگەڵ شیعرێکە پڕ بەرهەمی فرە بەهرەی کاک نەجات گیان با بچینە لای شعرێکی تر بەسەر چاو لە خزمەتانە فەرموو بەقوڵ سڵاو ئازیز سڵاو ئازیز جەنابی یار ئەی پاشاکەی پایتەختی دڵ بوو کەڵەکەی دەستی بەدکار ئەوە هاتووم تکا دەکەم ئێستا سرم بپەڕێنە خۆشەویستم بۆ ئەو تاوانە هەرە گەورەی کە کردومە دڵ لە لێدان بوەستێنە چون بێپرس خۆشەویستی بێهۆشانە و ناشارەزا وەکو شێتێ لە ناو چاومە بۆ ئەبەدی هەڵم گرتی لەبەر ئەوەی کە ڕازگۆ بووم بە شورات هەر وەک چیا جەنابی یار ئەی بێنە سار هەر وەکو سەگ بە وەفا بوو تکا دەکەم سزام بدەی لە پای هەموو ئەو تاوانانم تاوانی گەورەی بێماڵی گوناهی جەرگ بڕی بێمناڵی ئێش و ژانی دڵ و جەستە خەوزڕانی شەوانم تاوانی خۆشەویستیم گوناهی ئەوێنداریم باجی هەموو ئەوانە ئەوانەی کە کردومە دڵ و گیان و ژین و ژیانم بە گەرم و سار هەر وەکو کەر بێ ئاگا بۆ لات هاتوومە ئەی شازادە تکا دەکەم لێم خۆش مەبە لەم خزمەتکارەت مەبورە کۆتایی بە ژینم بێنە سیاچارەم ڕێم بێنورە خۆت دەزانی بە دڵ و گیان من نۆکەری ئەوین دەکەم بەڵام بۆیە پێم خۆشە کە تۆ سرم بپەڕێنی کۆتایی بە ژینم بهێنی هەم بۆ ئەوەی کە جارێتر غەڵەت نەکەم ناوی خۆشەویستی بێنم و دڵنیا بە بەرگە ناگرم خیانەت لە پایتەخت بکرێ
ئەگەر سرم نەپەڕێنی دڵ لە لێدان نەوەستێنی دڵنیا بە لە خۆم نابورم چونکە دڵم بەرگە ناگرێ داوێن پیسێ بەدڕەوشتێ بێت و شازادەکەم بەدیل بگرێ من پاڵەوانی ئەم جەنگەم من پەرژینی شازادەم بە هیچ جۆری ڕێگە نادەم سوکایەتی پێوە بکرێ ئەی شازادە خۆت دەزانی هەتا ئێستا بە دڵ و گیان من خزمەتی تۆم کردووە بە نەداری و چەرمەسەری زۆر بە پاچی هەموو کاتێ وەکو ئەرکێکی سەرشانم تۆم لە بەدکار پاراستووە بەبیرت دێ کاتێ هاتم بۆ دیدارت یەکەم ژوان بۆ تێڕوانینی ڕوخسارت سوورە گوڵەکەی جاری جاران کاتێ دای کرد نەرمە باران ئەو کاتە دڵێکی سپی و پرچێکی ڕەش پڕتاقەت و ئەقڵێ بەهۆش پڕ لە هیوا و بزە لە لێو ورە بەرز و ڕوویەکی گەش بەڵام ئێستا هەموو شتێ گۆڕاوە هیچی وەک جاران نەماوە دڵ ڕەش بووە و پرسپی هیواکان مرد بزە لە لێوم تۆراوە خۆم تەمەنم ئەوینم وەفام دڵسۆزیم خزمەتم هەموو لەکن تۆ گۆڕاوە زۆر سپاس زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک نەجات گیان بەڕاستی زۆر زۆر هۆنراوەیەکی جوان زۆر سپاس بە هیوان بە دڵتان بێ دیارە من هەمەوێ لێرەوە پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانان بکەم و بە تایبەتیش مسلمانانی کەرکووکی خۆشەویست شارە ئازیزەکەم هەربژی بە قوربان بە هیوان بە دڵتان بێت توانی بێتم خزمەتێکی بچووکی ئێوە و دەستخۆش بێ بینەرانی کەناڵی کەرکووکی خۆشەویست بکە هەربژی بە قوربان عزیزی ئێمەی یاخۆ هەر پڕبەرهەم بی جارێکی ترماندوو نەبی خۆشەویستانەوە بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان دەدەین و دوای ئەم گۆرانیە ئەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بن شرتتا روجي حشر خلياي من بيت شاوية ويلي سحر أبم ويلي سحر أبم هميشة ترك بكم خويش وديار
شرتوك يا مجنوني بيك أي ليل ليل شرتوك مجنوني بيك دشتوك وبي مسكنم تابيادي ليلى أمني أنا قبري تنغتا شرتوك يا عزيز مردا شرتوك عزيز مردا سر لأجنو برندم بودلي ويلو غريبم دائما بقريم بزار شرتوك يا بلبل بشيون قد لقوت برندم تادمي خنشي أمل دكريت والصبح بهار أي ليل أي ليلي أي ليل أي ليلة بايادم كافر يادم كافر تخوات شوجوان توناز مكا بايادم كافر يادم كافر تخوات شوجوان توناز مكا هرچن جاري تونازكي اي برينا كم اكلي توايا هرچن جاري تونازكي اي برينا كم تكلي توايا
خۆش بیخوابی فەرقەکە ئای برینەکەم ساڕی ژەکەیە بە یادم کە فریادم کە تو خوا چاو جوان تۆ نازمەکە بە یادم کە فریادم کە تو خوا چاو جوان تۆ نازمەکە هەرچەند جارێ تۆ نازەکەی ئای برینەکەم ئەکولێتەوە هەرچەند جارێ تۆ نازەکەی ئاخ برینەکەم ئەکولێتەوە. خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەسەر بەرنامەی شەوچەرە و لە درێژەی بڕگەکانمان مەبەسمە ئێستا بچمە لای میوانەکانم هەندێک لەو میوانە خۆشەویستانە دانیشتوونە یاری کڵاوێنەکەن ئەمجا هەم بڕم بەسەریانەکەمەوە هەم بڕگەی مەتەڵی کوردەواریش ئەمڕۆ مەتەڵێکمان ئامادەیە بزانین کێ لەو بەڕێزانە مەتەڵەکەمان ئەزانێ سەرەتا چمە ئێرەوە لای کاقادر دانشم یا ئەڵڵا ماندوو نەبن زۆر بەخێر بێن یاریەکەتان بە تام و لەزەتەوە کردجا ئەو ئێدە زۆر باشە کا قادر ئەوە بگرە سەرەتا پیرۆزبایی خۆت بنێرەوە پەیامی خۆت لە بەرنامی شەوچرەوە مایکە نزیکەرەوە فەرمو پێشێکی دەستخۆشی ئەم بەرنامە جوانتان لێ دەکەم زۆر سپاس سوپاسی ئەو بلادەران دەکەم لە پشتکامی و لە پێشی کامیرەوەتان بەڕاستی بەرنامەیە جوانە بژی بە قوربان ئەم کەناڵی ئێوە پڕە لە کادری بەتوانە و پێشکەوتوو زۆر سپاس وەکو لایەنەکانی تر نییە کە نێمێت دواتر ئەم کەناڵە دایمە حەزی بە پێکەوە ژیان و بەڵێ حەزی بە پێکەوە ژیان و تەبای و برایەتیە ئەم کەناڵە دایمە لە بۆنەکاندا هاوبەش و بەشدار بووە لە هەڵبژاردن و بۆنەکاندا بژی بە قوربان ئیتر لە کۆتاییشە دەستپەشی هەر بژی جارێک ترمان دوونەبی کا قادر زۆر بە خێربەی عەزیزەکەم چەند بە چەنە یاریەکەتان کوێ لە پێشەوەی ئایدە زۆر باشەکەوە ماندوونە بن بە قوربان سەرکەوتوو بن کا قادر بۆ تۆ برادران کە دانیشتوونە ئێمە مەتەڵێکمان هەیە بڕگەی مەتەڵی کوردەواریە ئێستا من مەتەڵەکەتان ئاراستە ئەەکەم بزانم وەڵامەکەی ئەزانن ناوی ئەو شتە چییە یعنی ناوی شتەکەم پێ بڵێن کە مەبەست لەم وتانە چییە ئەڵێ مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە ئەو شتە چییە مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە هەر یەکە و لای خۆی مەزەنەی چیلێکە بڵێتی ئێستا تۆ وەکو کاقادر مەزەنەی چیلەکەی دووبارێکەمە بۆت مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە با بچینە لای کاکە تۆ وتت مەزەنەی چی دالی حەزەکی بیرێکی لێ بکەرەوە تا با بچینە لای مامۆستا ناوت چی بوو فواد ئەحمەد کاک فواد گیان بەخێر بێ ماندوو نەبی ئەڵێ مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە تۆ ئەڵێ چی منەڵم زمانە زمان ئەوە تۆتت زمانە بزانین کاکە هیچ با بزانین کاکاروان کا قادر تۆ ژنە باش ئەوتی زمان منڵێ ئەوەی پیاوی دوژنە گوپەکانی خرپنە قادریش منش مەبەستەکەم و پیاوی بوو سۆران علی خاکسۆرانگیان زۆر بە خێربەی خۆشەویستی و حرمەتمان بۆ خورماتووی مەزن چەپڵێ بۆ خورماتووی عزیز سپاس کاک سۆرانگیان تۆڵی چییە وەڵام منەڵێم پیاوی دوژنەیە پیاوی دوژنە بەڵێ ئەی کاکە منەرێم ماڵە مار بەڵێ ئاخر خۆی ئەڵێ مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە یعنی خۆی مارەکەم و تۆ مار نییە ئەوە ئاسانکاریت بۆکەم چییە چاو ئەمە شوتی چاو تۆ ئەڵێ چی باشە مایکەکە دانا دەستی هەمولاتان خۆش بێ من ئێستا مەتەڵەکەتان بۆ ئاشکراکەم
ئەمە دیارە باو باپیرانمان زۆر بە جوانی ئەم شتانیان داهێناوە بۆ زاخاوی مێشک بۆی کەس بیر کاتەوە. مەبەست لە مەتەڵەکەمان چییە؟ ئەڵێ مارە تۆپیوی لە دوو کوونەوە سەر دەردێنێ بە بەژنەوە، مەبەست لەوەش بە نەخوێنی شەڕواڵە، بە نەخوێنی شەڕواڵی کوردی. چەپڵێ بۆ خۆتان لێ دەندەسی هەموو لاتان خۆش بێ. خۆشەویستان و بەڕێزان، دیارە مەبەست لەمە ئەوە نییە کێ ئەزانێ و کێ نازانێ، مەبەستمان ئەوەیە جارێتتر ئەم مەتەڵە کوردەوارێنە بەنەوەی تازە، نەوەی کە تازە هەڵەچن پێتانی ئاشنا بکەینەوە. من حەزمە کرد درێژە بە بەرنامەکەم بدەم لەگەڵ ئەم خۆشەویستانە دانیشتوونە بەڕاڵ ئیتر کاتی بەرنامە هەر ئەوەنە ڕێگەمانەدا. خۆشەویستانم، بۆیە بە گۆرانیەکی هونەرمەندی دەنگخۆش کاک عەلی کە ئەو گۆرانیە هەمومان یادگاریمان لەگەڵیا هەیە، گۆرانی نازە نازە، یەکێکە لە گۆرانی خۆشەکانی کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین. ماوەتەوە بڵێم زۆر زۆر سپاس بۆ سەرجەم میوانان، بۆ ئامادەبووان، سوپاسێکی تایبەتیش بۆ ئێوە کە تاک ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر و چەند میوانێکی تر ڕێز و سڵاوی براتان شێروانکەرکی بفەرمونون، سپاردەی خۆشی و کامەرانی بن. کوردستان ئاوەدان، خواتان لەگەڵ. نازە 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 یارە جوانەکەم، هەی نازە 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 یارە جوانەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم. ساڵە ساڕۆی نازە ساڵ بڕایەوە، نازە ساڵە ساڕۆی نازە ساڵ بڕایەوە، نازە بەینی من و تۆ کچێ قەت نەبڕایەوە، نازە بەینی من و تۆ کچێ قەت نەبڕایەوە. هەی نازە 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 یارە جوانەکەم، هەی نازە 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 یارە جوانەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم. نازە دەما و ئێواران، نازە گۆزە لەسەرشان، نازە دەما و ئێواران، نازە گۆزە لەسەرشان، نازە ناوی جوانێکە کچێ کەوتە نێو شاران، نازە ناوی جوانێکە کچێ کەوتە نێو شاران. هەی نازە 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 یارە جوانەکە، هەی نازە 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 یارە جوانەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم، نازە تێکاڵە بوویتە لەگەڵ خێنە گەشەکەم.